ئەمساڵ پێم خۆشە شتێکیشتان لە کۆتایی ئەم بابەتەدا پێڕابگەێنم، ئەویش ئەوەیە حەز دەکەم وەڵام و پرسیار و وەڵاممان هەبێ لەسەر بابەتەکانی ناو دەرسەکانمان. لە شەوی داهاتووەوە پرسیار دەکەین لەوە چێ موسڵمانان زۆری وەک پێویست ئامادە نەبوو، بنیان ڕژمارەیان حەز دەکەم زیاتر بێ. لە بەشی ئێوەی برایان و خوشکان و دایکانی بەڕێزیشم لەوبەر سندوقیان بۆ دادنرێت، کارتۆنێک لێرە دادەنین. من پرسیارێکتان لێ دەکەم، پرسیارەکە هەر هەمان ڕۆژ جوابی دەینەوە باشترە، بۆی مەجالی دەرەوە خۆپێکردنی تیان نەبێ. ئاستی زیرەکی جەنابتان دەردەکەوێ، خوێندەواریتان، ئاگابوونتان لە قورئان، بیرتیژیتان جاری هەشتەکە بە مێشکدا دێ، لاپەڕە و قەڵەمی لێ بین و سەبی خە سندوقەکەەوە. مامۆستاکاروان ئەو لیژنەیە سەرپەرشتی دەکەن، وەڵامی ڕاست هەڵدەبژێرین، مناڵێک دەستی پێدا دەکە وەڵامێک هەڵدەبژێرێ. هەم کاتەکەمان لە خزمەت قورئان و تەفسیرەکاندا بەسەر دەبین، بە بیرتیژی خۆمان بیر لە قورئان و بوتارەکان دەکەینەوە. هەمیش خەڵاتێک کەسێ دەباتەوە، بڕێک پارەی ئینشاڵڵا شەوانە دیاری دەکەین، گڕم بە کەمیش نەبێ، پێداویستێکی تۆش پڕکاتەوە. لە بەشی خوشکانیش بە هەمان شێوە، ئەگەر زانیمان کەسێکیش بەشداری خێرەکەی کرد، برایان دەکەین بە دوو خەڵات، خوشکان دەکەین لەوان کەمترن بە خەڵاتێک. و لە کۆتایی ڕەمەزانیشدا تێگڕای ئەم وتارە نەبزانی کێچی لە بیرماوە لەوە چێ خەڵاتێکی زۆر گەورەش بدەین لەوەی کە لە ئیمتیحانەکاندا دەرچێت. جا بەڕێزان،